زۆری پەتاکان ڕنگدانەوەی هەیە لەسەر هاوڵاتیان ئێمەش پرسیارەکەمان ئەوەیە بزانین دیارترین پەتاکە ئێستا بەڵاوە لە ناو هاوڵاتیانە کام پەتایە و ئێمە لە مناڵەکانمانەوە هەتاوەکو کەسەکانیش بە ساڵات چۆن خۆمان بپارێزین چۆن ئاگامان لە تەندروستی خۆمان بێ ئەم گۆڕانی کەش و هەوایە کە شەوان ئەڵێن زۆر فێنکە بەڵام بەیانیان نیۆڕۆکێڵێنە ئۆچی و گەرمایە هاتەوە ئەمانە بۆ خۆی لە خۆیان گۆڕانکاریش لەسەر جەستەی ئێمە دروست دەکات کەواتە ئێمە بابزانین دیارترین ئەو پەتایی کە ئێستا بڵاوە کام پەتایە چۆن خۆمان بپارێزین مناڵەکانمان پارێزین و کەسانشی کە بە ساڵاچوون کە بەرگری لەشیان کەم بۆتەوە چۆن ئەوانیش بپارێزین گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر زانیار نووری ئاغا پسپۆری هەناوی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە دکتۆر ئەگەر باسێکی گۆڕانی کەشەوەکەین یا خۆ پەتاوەرزیانی کە هەیە لە ئێستا ئیتر بەرەو پاییزە ڕۆین ئەو پەتایی کە ئێستا زۆر دیارە کام پەتایە دەستخۆش تەمان ئێستا حالیان شتێک بڵاو بۆتەوە بە تاکید ڤایرۆسە یعنی بە شێوەی هاتنەکەی و خێرایی بڵاوبوونەوەکەی ئەوانە و لەگەڵ ئەم فەسڵ وەرزەیە ڤایرۆسە تا ئێستا دەرنەکەوتووە کامیانە ئایا ئەمە ئەوەیە کە بە ئینگلیزی پێڵەن کۆمن کۆڵد واتە هەڵامەتە یاخود ئینفلۆنزایە ئینفلۆنزا عادەتەن خەڵکی خۆمان بەوان زیاتر ئەڵێ پەتاگرتن ئەڵێ پەتا بڵاو بۆتەوە جا بۆ دەرکەوتنەکەی نیشانەکانی گرنگە و فەحسیش گرنگە تاوەکو بیزانیت ئەبێ ڕێژێکی زۆرە دەبێت اینجا یەکلات بێتەوە بە پێ ڕای من ئەوەی کە ئێستا هەیە زیاتر وەکو هەڵامەتە بڵاو بۆتەوە لەوە ئەچێ بگەینە یەک دوو هەفتەی تر اینجا با بڵێن شتە گەورەکان خۆیان بکەن بە ژوورە و ئینفلۆنزا بێت خوانەکا بگەینە ئەوە چکە ئەو قورسترە و خراپترە ڕاستە دکتۆر کاتە یەک دوو هەفتەی تر کە ئیتر وردە بەرەو ساردتر بوون ئەڕواجە و پێویستەکە خەڵکی چۆن خۆی بپارێزێ بۆ ئەوەی کە پەتا گەورەکانی تر کە ئێستا ئاماژەت پێکرد یا ئەو بابەتانی کە زیاتر بابەتی ئەنفلۆنزاین خەڵک خۆی لێ بپارێزێت پێویستەکات دەستپێک لە چیەوە دەست پێ بکەی لە خۆ پارێزێکەوە دەستخۆژەمە دووش زۆر گرنگە لە بیرمان بێ هاتنی ئەم میکرۆبانە پەیوەندی بەوە نیە سەرمان ببێیان نا بەڵام خۆیان تەبیعەت و سروشتیان وایە لە کاتێکا بڵاو ئەبنەوە کە وەرز ئەگۆڕێت بە تایبەتی لە وەرزی پاییز و هاتنی ئەو هەوا گۆڕکە لە پڕی کە لە گەرماکەوە بێ با بڵین شنە با و سەرما و ئەمانە دروستە من گەرنا خودی سەرما پەیوەندی پێوە نییە بۆ نمونە ئەم ڤایرۆسانە زۆر بەدەگمەن لە سوید و نەرویج هەیە کە دایما ئەوان ساردترن لە ئێمە پەیوەندی بەوە هەیە کە ڤایرۆسەکە خۆی لەم کاتا زیاتر بڵاو بێتەوە بۆی خۆمان پارێزینەی ئەو نقطەیە ئەو خاڵە گرنگە کە پەیوەندی بە سەرمابوونەوە نێ چکە خەڵک واتی ئەگا ئەزانێت تۆ سەرمات بێنە خۆشەکەوی گەرنا خۆی ڤایرۆسەکە بە هەمان شێوی کۆڕۆنا بڵاو بێتەوە مەفرۆزە ئێمە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو پرۆڤێکمان پێکرابێ چۆن لە نەخۆشی ڤایرۆسی خۆمان پارێزین ئەمانش بە هەمان شێوەن بە کۆکەیە بە هەناسی بەرامبەرەکەتە بە قسەکردن و پژمین و ئەوانەیە لەگەڵێکێکا کە توشبوو بێ بە دەستوپلی ئەوەیە کە دەستی بردبێ بە دەموپلی خۆی و دەستی نەشت بێ و دەستباتەوە لە تەوقەکردن لە دەڵ دکتۆر کرێت لە سەرمابوونەوە هەنێجار هەستەکەی تەنها سەرمایەکت بووە کە تووشی هەڵامەتێکە بی بەڵام دواتر وردە هەستەکەی لێت ئەکا بە پەتایەک ئەکرێت کە سەرمات بوو دواتر تووشی پەتابی یعنی زووتر پەتاژ وەربگری نا بە هیچ شێوێ ئێمە کێشێکمان هەیە خەڵکێکی زۆر سەرمابوونی با بڵین ئاسایی کە لە زستانە هەمانە لێت یەقەڵە بێ لەگەڵ پەتایە بۆی ئاسانی بۆ بینەر جای بکەینەوە لە یەکتری یەکەم شت کە تۆ جسمت خۆی لەگەڵ دەوروبەرە ئەگونجێنێ پلەی گەرمی خۆی ڕاگرێ هەمومان وین پلەیەکی گەرمیمانەیە کە زۆر گەرم بێ ئارەقمان پێکاتەوە کە زۆر سارد بێ لەرزمان بۆێنێ بۆی ماسوولکەمان بجوڵێنێ و بتوانێت گەرمی بۆ دروستکە ئەمە سروشتی ئاساییمان وایە کێشەکەوەیە لە کاتی پەتاگرتنێتر لە کۆڕۆنا بینیمان بۆ ئینفلۆنزا ئەوانش بە هەمان شێوەیە یەکەم جار تا ئەگری یعنی پلەی گەرمی و بەرزە بێتەوە مێشکی مرۆڤ دروستکراوە لی تێکەچێ لەو کاتە و ئەزانێت تۆ سەرماتە بۆیە پلەی گەرمی ناوە بەرز بۆتەوە ناچارە چیەکە ماسوولکەکانە شەقەشەق پێەکە لەرز بۆێنە بۆی پلەی گەرمیت بۆ دروستکاتەوە تەمەنەمە خەلەلێکە لە مێشکی مرۆڤ دروستە بێ ئەو بەشانی کە پەیوەندی بە ڕاگررتنی پلەی گەرمیەوە هەیە ئەم دیاردەیە خەڵکی خۆمان وە ئەزانی ئەمە سەرمابوونە هەر بۆیە ئەیبینی مناڵێکی زۆر ڕێژێکی زۆر ساڵانە بەداخەوە تووشی گەشتکە ئەبن بە لەرزوتە لەبەری دایک و باوکەکە زۆر گەرمدانە پۆشن لە کاتی پەتاگرتنەکەیە ئەیبینی مناڵەکە هەڵە لەرزە و سەرمایەتی ئەوانە گەرمتریەکە کە گەرمتریەکە ئەبێ بە و ناڕەحەتی و پلەی گەرماکە فول ئەبێ و ئەبێ بە
گەشتکە زۆر بۆ باش. ئەو خاڵە بالەیەک جابکەن هیچ پەیوەندی بە سەرماونی باش زۆر باش. کەواتە با لە کۆمەڵی پرسیاری هاوڵاتیانەوە کە ڕۆژانە بەرکەوتنمانەیە لەگەڵە زۆر کەسێ ڕواستەریە شۆویەتە دەرەوە دوای ئەوە تووشی هەڵامەت و پشمینێکی زۆرە بێ ئەڵەوە بەخواست سەرم شەچوومە بەر هەواکە بۆیە وام لێ وای. بۆی کە تۆ ئەمە پشڕاستکەیتەوە بۆمان کاڵێمە پەیوەندی بە سەرماکەەوە نییە ئەمە خۆی بڵاو بێتەوە ئەبێت لەگەڵ جستەی خۆمانە بگونجێنین یان زۆر کەس هەیە ئەڵێ لە مناڵەکەم لە ژوورێ و لە سەرەتاشا باسمان کرد لە هەوایەکی زۆر زۆر ساردەیە بەڵام کەیتر دەرگاکەکەی تۆ چێتە بەرگەرماکە ئەم مناڵە نەخۆشەکەوێت ئەمە کاریگەری هەیە یاخو پەیوەندی بۆ نیە ئەو حاڵەتە پەیوەندی بە میکرۆ بۆ نییە باش ئەوە ئاڵۆشیە حساسێتە ئاگاو لێ بێ لە لای ئێمە زۆر زۆرە لە ناو کووردا هۆکارێکی بۆ زۆرە تەمەن لێ کۆڵینەوەی ئەوێت بەڵام ئەوەی کە دەرکەوتۆ بۆمان پەیوەندی زۆر زۆر بەوەیە کە لە پڕا سروشتی خەڵکی ئێمە لە کوردستان لە لادیەوە گۆڕاوە بۆ ناو شار لەوەی ئەوە گەورەترین هۆکار بێت لە پڕا خەڵکێکی زۆر لە ماوەی 30 ساڵی ڕابردووە سروشتی گۆڕان لە ناو لادێوە هاتۆتە ناو شار کە لە ناو لادێ زۆر کەمتر تووشی ئاڵۆشی و حساسێتە بی ئەم ئۆرگنایزیشنەکە هیتە ناو شار و لە ناو چواردیواری بلۆکە قفڵە بیت و بەرکەوتت نابێت لەگەڵ سروشتاوەکو سەوزەوانە بە ناشکری نەماوە ئەمانە واو لێکە کە تۆ بەرگری سیستەمی لەشت نتوانێت تەحملی شتە بەسیتەکان کاوکو هەوا گۆڕکەیەن زۆر جار ئەوە خەڵک واتی ئەگا نەخۆشکەوتنە مناڵەکە ئێنە ئەڵە من هەموو حەمامێک مناڵەکەم نەخۆشەکەوێ بەڵام بۆ نەخۆشکەوتنی ئەوە حساسێتە ئەوان فعلەن پەیوەندی بە هەوا گۆڕکیەوە هەیە سەرت تەڕ بێ وشکی نەکەیتەوە واو لێکە جسمت تەڕ بێ لە بەرم و بەریدەیەکا بنویت ئەیکا بە پژمین و کۆکە لێت ئەوان حساسێتە ئەوە پەتانیە بۆی هاوڵاتی جێ بکاتەوە لە یەکتری ئەویان لەرزوتا ناگری سەرماد ئەبێ مچڕکە بۆیت بەڵام نابێ بە شەقە شەق و لەرزەکی کە لە کۆرۆنا خەڵگەی کرد بۆی جاب بێتۆ لێ زۆر باش دکتۆر ئاماژان هاوکاران ئاماژەش بۆ ئەکەن بەدەر لە پەتاکانی کە بەردەوام لەگەڵ دەستپێکی ئیتر سەرمایە ئێمە خەممان لێت لە ئێستا پەتای سکچوون و ڕشانەوەش ئەو ترێ زۆر بڵاوە بەتایبەت سکچوون ئەمان هیچ پەیوەندێکی بە کاریگەری گۆڕانی کەشوهەواوە هەیە یاخود پەتایەکە و خۆی هەر ڤایرۆسەکە هاتووە بەداخۆی ئەمە لەم کاتە ئێستا قاوشەکان پڕە بەبوونی سکچوونیشەوە بۆیە کە منەڵم خۆشببختانە ئێشتا ئینفلۆنزا نەهاتۆ چکە ئەگەر ئەو بێ ئەوە پڕ ئەبێت ئەوەنی تر و مشکلە ئەنێتەوە ئەم سکچوونی کە ئێستا هەیە بە فەرمی لەلا ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە لە دوای ئەو سامپڵانە کە بە جوانی لای خۆمان کۆکراوەتەوە دەرکەوت کە کۆلێرایە هەر سکچوونێکی تر کە بگری لەم کاتە لە شاری سلێمانی و لە هەرێمی کوردستانە ئەبێوەکو کۆلێرات و عیلاجی بکەیت تەمام مەبەستمان بە سکچوون پێناسەی خۆی هەیە جارێک و دووجار نەبێ ئەوانە و پێ جار سکپ بچێت و وەکو ئاودانیشیت و ئەگەر ئەو پێناسە و بەسەرا تطبیق بێ بۆکو کۆلێرا عیلاجی بکەیت بەڵام ئەو پرسیاری جەنابە زۆر گرنگە چکە ئەم ڤایرۆسانی تریش بە کۆڕۆنا خۆشیەوە کە ئێشتا هەرماوە لە ناومانە ئەوانیش سکچوون دروستەکەن یعنی ئەوەیە جاری وایە ئەیکا بە پێچی ناو سک و سکچوونە بووەکە بەڵام جیاوازە لەم سکچوونەی باشیان جیاب بکەیتەوە دکتۆر عادەتەن ئەم سکچوونەی کۆلێرا بەقوترن یعنی زەلامەکە لە ڕۆژەکە 10 و 15 جار سکی ئەچێ نەخۆشمانە بوو دوومان لەمە بەرکاتی کۆلێراکە نزیکی 45 جار سکی چوو بوو ئەو ینی لە لای توالێتەکەەوە جێگەکەم داناوە خەڵکێکی زۆر تووشی ئەوە بوون و گورچی لە سز بوون و وەزعی زۆر خراپ دوومانگی ڕابردواتەوە بە سەرمانە ئەمیان جیاوازە ڕاستە ئەڵێ ڕێکخراوی تەندروستی نزیکی 30 ساڵ لە سلێمانی کە راپۆرتی کردووە ئەڵێ لەگەت دەستپێکی پاییزە ئەویش زیعەکە بەڵام ئەم ساڵ ئەمە بینیمان لە بابڵین لە قرچەی گەرماکەیە لە گەرمی هاوینە کۆلێرا بڵاو بۆەوە ئەوان زۆر زۆر پشت بەستونیە بە وەرز ئەبێ ئاگامان لە خۆمان باشەکەواتە ئەم ڕێژە زۆرێکی ئێستا لە نەخۆشخانەکانە هەیە ئایا زۆر جار پرسیاریەوە کرێ خواردن کاریگەری هەیە لەسەرەوە هۆکاری سکچوونێکی ئێستا بەتاکید ئەوە یەکێک لە هۆکارە گرنگەکانی سکچوون ئاو و خواردنی پیسە نەک جۆری خواردنەکە کە ئاوەکە پیس بێ کە خواردن پیس بێ پیسیش خۆتە زین بەچی دروستە بێ کەسێک نەخۆشەکەی پێوەیە خۆی بەباشی پاناکاتە و دەستێ پیسەکەی کاتە ناو چێشتەکەەوە ئەتر خۆمە تەفسیرەکەیەتی کە تۆ لە مەطعمێنانە خۆی تووشی سکچوونەبی یعنی کابرا لە توالێتدا تۆتە دەرەوە دەستی نەشت و کردوتە ناو چێشتەکەەوە بۆ تۆ هەرچەند ئەمە لەوەچە دڵتێکەڵاتن بۆ بێنێ کە باسی بکەیت بەڵام ئەبێ بەڕقی و حقیقەتانە بڵین ئەمە هۆکارەکەی ئەمە هۆکارەکەی ئینگلیسکەڵە فیکۆ ئۆڕڵ یعنی لە ناو پیساییەوە دەستی ناوتە ناو چێشتەکەەوە بۆ تۆ بۆیە توش بووی تامان ئەوە پەیوەندی بە خواردنەکەەوە هەیە پەیوەندی بە ئاوە هەیە پەیوەندی بەوە نییە بە هەناسە و ئەوانە لە خەڵکی ترەوە بیکریت
بۆیە هەتاوکو تۆ پاڵکو تەمیز بیت و ئاگاو لە خواردن بێ و لە شوێنی پاڵکو تەمیز نام بخۆی ئەستەمە توش ببی. باش دکتۆر بۆ ئەو کەسانی کە ئیتر وردە وردە لەم وەرزەیە ڕەنگە تۆزێک تووشی هەڵامەتێک ببن کەمێک قورگیان بکزێتەوە بە کورتەکەی خۆیان بەردەوام ئەڵەن تووشی پەتا بووین پێویستەکە دەست بەجێکە هەستە بەم نیشانانە کرد چی بکەیت چونکە بەداخەوە ڕەنگە زۆربەی کات ئەمەمان بەرچاو کەوت بێ ڕاستە خۆ ئەچێتە لای دەرمانخانەیەک نزیک لە ماڵی خۆیان ئەسڵەن ڕەنگە ناوی دەرمانەکەش نەزانێ ئەڵێ ئەو حەبووی کە سەرێکی سوورە و سەرەکەی تری نازانم زەردە یعنی ئەچێ ئەم حەبانە وەرئەگرێت و ڕاستە و خۆ ببێ ئەوەی بزانێ هۆکاری ئازارەکانی چییە دەستەکە بەم دەرمانانە ئەیخوات بەڕێستان چی ئەڵەن لە کاتێکا کە تووشی حاڵەتێکی لەمە ئەبی بەدەر لەوەی کە پەنابەریتە بەر دەرمان ببێ چاودێری پزیشک پێویستەکە چی بکەیت لە کاتی بوونی ئەم حاڵەتی کێسا هەیە زیاتر لە هەڵامەتە چێت هەڵامەت زۆربەی کات پزیشک بینینی ناوێت چجا بڵێ چی بۆ شوێنی تر وەکو تۆڵی دەرمان لە خۆتەوە وەربگری هەڵامەت چۆن ئەناسرێتەوە عادەتەن بە کەمی لەرزە بۆیەت زۆر پەکە ناکەوێت ئیشە ڕۆژانت پێکرێ ئەپژمی یەک لە سەریەک قورگ وەکو جەنابە وتە ئەکزێتەوە کۆکێکی زۆر کەمەگری لە دووەم ڕۆژوانە و لە چوارم ڕۆژ و پێنجم ڕۆژە با بڵێن ئەو شلەی کێتە دەرەوە لە لوتە وردە خستە بێتەوە سەرێشێکی کەم ئەگری ئەمەیان زۆربەی کات عیلاجی ناوێ ینی پاراستۆڵێکی بۆ بخۆ هەندێک لەو میوانە بخۆ کە ڤیتامینەکانی تیا وەکو پرتەقاڵ و لیمۆوانە بەکاربێنە خواردنێکی تەندروست و باش بخۆ تێی ئەپەڕێنی بە ئاسانی بە مەرجێک لەو کەسانە نەبی کە بەرگری لەشێ بەبوونی نەخۆشیەوە لاوازە وەکو نەخۆشی شەکرا نەخۆشی سستی گورچیلە ئەوانی زەرعیان بۆ کراوە لەگەڵ نەخۆشی شێرپەنجە ئەوانە ئەوە کە پەتاتگر ئەبێت سەردانی دکتۆر بکەی مەجالیتیانە چکە لەگناو تۆیە ڤایرۆسەکە بە شێوەیەکی خراپتر گەشەکە ئەگەر بەرەو ئینفلۆنزا بڕۆین ئینفلۆنزا نابێت دکتۆر ببینی کە بوو بەوەی لەش دازرا لە زووتای بەقوتە گەر وەکو کاتی کۆڕۆناکە ئەبێ سەردانی دکتۆر بکەین ساڵی پار لە گەرمی کۆڕۆنا بووین کۆنفرانسێکی گەورە کرا لەسەر ئەوە لە وڵاتی میسر کە چۆن ئەم دوانێت لە یەکتری جابکردنەوە دکتۆرێک هەستا قسێکی زۆر جوانی کرد وتی ئێمە ئەبێ لە بیرمان بێ ئینفلۆنزا بکوژەوەکو کۆڕۆنا ئەمە جیا ئەمە هەڵامەت نییە مەڵێ نەشلم گرتووە جاوان عەرەبای پێڵەن خۆشمان لێرە وای پێڵەن یا با بڵین پەسیویەکم گرتووە وای پێ مەڵێ کە ئینفلۆنزات گرت و لەش دازرا و لە زووتای بەقوتە گرت یعنی دکتۆر بینین چکە ئەوەیان مل ئەنێ بۆ شتی تر ڕێژەی کوشتنی تایە ڕێژەی با بڵین هەوکردنی سنگە بۆ زیعەکە ئەمانە دەمووی بۆ تێکەیە بۆیە ئەبێت دکتۆر ببینی جارێ شکر نەگەشتوونەت ئەویان زۆر باشە دکتۆر زۆر کات بەپی ئەم پەتایی کە ئێستا هەیە ئیتر بوون ئەم پەتاوە لێکە ئیتر کۆمەڵەیەک نیشانە لەسەر جەستەی تۆ دەرەکەوێت بێهێزیەکەی لەولاوە بۆستەکەی تر زۆر جار بە خێزانێ لەگەڵ یا خەریکەبی کەوچکێنانی پێ ناخورێت زۆر جاریت لەوانەیەگەر تووشی سکچوونیش بوو بێ هەر خۆی لەوانەیە ئەو بۆنەی کە بەردەوام بەسەریات چوو تەبیعەتی هیچ شتێک نەبا لەگەڵ ئەم کەسانەیە چۆن مامەڵە بکەین بەر لەوەی دەست بۆ سەلاجەکە بەری حەبێک دەربێنین و بیکەین بە قورجیاکە هیچی لە ناوسکانی و نارزانم حەبە بوو ئەوە بێ یاخو بۆ نابێ چۆن مامەڵە لەگەڵەوانەیە بکەین دەستخۆش ئەو کەسی نەخۆشکە و گرنگە کۆمەڵە شتمان لەبیر بێ یەکەم وتوان پەتایە کەواتە ئەگوێزرێتەوە هیچ ئیسیفادیتیان نییە کەسێک نەخۆشکە لە ماڵەکە هەموو بنەماڵەکە بیگرن چکە بێت توێکی خزمەتە بکە ئەوە جەنابە ئەو پرسیارە زۆر گرنگە لەبەرەوە هەر وەکو کۆرۆنا باماشەوە خۆپاراست نییە بێ مەترێ دوور لە یەک دەستوپلی پاک نەپژمین بەسەرێکە ئەمە خاڵێک دووەمە بێ ئەگەر ئینفلۆنزا بێت بڵاو ببێتەوە زۆر گرنگە ئیجازە بیرێ بەو زەلامە یعنی نابێ بەو شێوەی من لە ئیستیشاری دانیشتوم نەخۆشەکە دنیا وەرەقەیە تاوکو مۆڵەتێکی بەنێ ئینفلۆنزا یعنی مۆڵەت وەرگرتن ئەبێ لە ماڵەوە بۆی بکەویت وەکو هەڵامەت نییە بۆ مناڵی زۆر گرنگە بە هیچ شوێ نەچێتەوە بۆ مەکتەبەکە تاوانە بێ ئیجازەبی بە دایک و باوکەکەش بۆیی ناچاری مناڵەکە لە بەردەوامی خۆی نەنێرێتەوە بەداخۆ ئەوە شتا زۆر چەند ساڵە قسەی لەسەرەکەین بەڵاو نەبووتەوە مناڵەکە بە زۆر غیابێن اونجا هەڵامەتێکە بۆ نایەتەوە ئەم شتانە علمی نییە ئەنفلۆنزا ئەبێ لە ماڵەوە بێ ئەو خەڵکە کابینی بووە بە 30 ساڵ و 40 ساڵ کێشەی هەوکردنی جووی بەردەوامیە هەمووی ئەوە بووە بە مناڵی ئینفلۆنزای گرتووە و بە ڕێکوپێکی عیلاج نەکراوە داماوە بۆیە تووشەوە و مزاعفاتان نابێ کەواتە زۆر گرنگە مۆڵەتی پێبیرە و ئیسراحەت بێ خواردن هەوڵ بە ئەو شتانەی بەرێکات مەعیدە ئەکاتەوە یەکێک لەو خواردنە بە قۆتانی لەناو خۆمانە هەیە ئەوەیە کە پێڵێن ترشی بە برنجەکە و دروستەکرێ و نعنای تێکرێ ئەوانە بۆ نوتامێک دروستەکات عادەتەن تۆزە غەریبە بۆ خەڵک چکە ڕۆژانە نایخوا ئەوە مەعیدە دەکاتەوە برنجیشی تایە وزەیەکی باشە پێەیە
ئەو نعنایی کە ئەکرێ بە ئاو وەکو با بڵین ترشات و ئەوانە ئەخورێ ئەوەش دەوری هەیە مەعیدە دەکاتەوە ئیسیفادە هەیە دوای ئەوە ئەتوانێت تر هەر خواردنێکی تر بیخوا زۆر ئاساییە یعنی وەکەوەی کۆڕۆنا باوە خەڵەت بڵاو نەبێتەوە گۆشتان لە خەڵک مەمنوع کرد و شیرەمەنی و خەڵک گوشک بوو بەوە نوێرا هیچ خواشتیوانە دوای مەعیدەکردنەوەکە ئەتوانێت نان بخوا خاڵی کۆتاییشوانەوەی چون بزانی چاکە بێتەوە زەلامە کە 24 سعات تێپەڕی بەسەر نەمانی لە زووتاکە مەعیدەی کرایەوە هێز و توانای بۆ گەڕایەوە ئەم زەلامە یعنیتر ملیناوە بۆ چابوونەوە لێرە یە خاڵمان لەبیر بێ ببوورە گە درێژەم بێ یە خاڵمان لەبیر بێ ئێمە لە ڕکەڤەرێکە لە مەرحەلەی چابوونەوەکە عینن کۆڕۆنا بێ ئاگامان لێبێ زۆر کێشەیە جاروایە لەگەن نەمانی ڤایرۆسەکە بە حکمی سیستەمی بەرگریتی وێران کردووە ئیتر ئەبی بە مۆڵگەی ئەوەی بەکتریای تر خۆی بکا بە ژوورە خەڵکێکی زۆر بە کۆڕۆنا بەوە ئەمردن پەتاکەی یەکەم دوو ڕۆژەگەر چاکە بۆەوە لەسەر سێم ڕۆژە پەلەپەلە چۆ سەر ئیشکردن ئالەویا لێ ئەخەوما چکە لەبەری بەرگری لەشی باش نییە گرنگە ئاوا مۆڵەتێکی دووسێ ڕۆژێکی دریژ بێ بەخۆت هەتا تۆزە جسمت تەعافیە کاوێتەوە سەرخۆی اینجا دەستکەوتەوە ئیشکردن زۆر باشە دکتۆر لە دەستپێکی قسەکان تا ئاماژەت بۆ کردوتت کۆرۆنا لە ماوەی 2 ساڵا فێری هەنێک لە ئەو بابەتانی کە پێشتریش ڕەنگە پەیڕۆمام کردا فێری ئەم بابەتانەی کردین ئیتر بەستنی ماسک بوو زۆر شتنی دەستەکان بوو تاقیمکردنی دەست بوو لە وردە ئیتر کە بەرەو سەرمان نزیکە بینەوە پێویستەکە هەمان ئەو پێداویستیانە لە ماڵی هەرێکێک لە ئێمە هەبێ وەکو خۆپارێزیەک بۆ سەرجەم پەتاکانی تریژنەوە بە تەنها کۆرۆنا بەتەکیت ئێمە لە وڵاتی ئێمە دەست و پەنجەمان نەرم کردو لەگەڵ ئینفلۆنسا ساڵانە زۆر گرنگە لەگە دەستپێکردنی پاییز و هاتنی ئەم پەتانەیە ئەو شتانەمان وەکو کەرەسە و خۆ ئامادەی هەبێ لە ماڵەوە و گرنگە یەکێک لەو شتانی کە ئاگامان لێبێ مناڵەکانمانن چکە مناڵەکان لەگە دەستپێکی دەوام و مەکتەبکردنەوە بە حکمی لێپۆلێکە هەموو کۆبنەوە مناڵیش وەکو گەورە نییە کۆکی هەبێ و دەقێ دەست بگرێ بە دەمی و ئەمانە زۆر گرنگە ینی ئاگامان لێبێ لەبەروی لە سەدا نەوەنووی مناڵەکان کە ئەم پەتانە ئەگرن بە تایبەتی ئەگەر ئینفلۆنسا بێ لی تی ئەپەڕێنێ هیلاکیەکە بەڵام تی ئەپەڕێنێ کێشەکە لەوە پەتاکەێنێتەوە ماڵەوە بۆ پیر و پەکەوتەکان بۆ باپیر و نەنکوانە ئاگاو لێبێ ینی یەکەم هۆکاری مردنی پیر و پەکەوتەکان پەتایە نەک نەخۆشیەکانی تر مردنە سەریعەکان کە دروسە بن بە پەتا ئەو کوژە خەڵەگەی نزیکی 30 ساڵ 40 ساڵ زەرعی گورچیلەی کردو و زۆر بە سەلامەتیێژی یەک ئینفلۆنزا ئەگرێ بە مانگە لی نابێتەوە لەبەرەوە عادەتە مناڵەکەی ئەیهێنێتەوە ماڵەوە ئاگامان لێبێ ئەو ئامادە باشیانەمانە بێ دەست خۆش سپاس بۆ تۆ بە هیوایەوەی ڕێنمایەکانی مەتوانین هەمومان لە نای خۆمان وەکو خێزانەکان جێبەجێ بکەین تاوەکو بە دووربین لەو پەتیانێک ئێستا بڵاو دووبارە سپاس بۆ ئامادەبوون دەستە خۆش بێ دکتۆر گیان بەخێر بێ سەرچاو